بەڵێ بەڕێزان سڵاوتان لێ بێوم کاتتان باش بۆ مێدون نەژ و ڕۆژ و هەموو مسلمانان قبول بێت. ئەمڕۆژ لا پرۆگرامی ساباتی ڕەمەزان ئێمە بەردەوامی لاگەیاندنی هاوکاری و دیارەکان بۆ ماڵانی کا پێویستیانە و ئەمڕۆژ هاتوینە ماڵێکتر کا بەسەریان دەکەینەوە. ئەم خێزانە کا بەداخەوە خاوەنی ژمارەیەک کەم ئەندامن وا لەگەڵەوەشا لە خانوویەکی کرێیان و خاوەنی خانۆکەش کە هەڕەشێوەی لێکردوون کە ماڵەکە چۆڵ بکەن. هەر بۆیە ئێمە هاتوین کە ژمارەیەک لەو هاوکاریانیان پێبەخشین بۆ میدینکە هەندێک لەو بۆشایانیان بۆ پڕ بکەنەوە. بەر لەوەی بچینە لای ئەو ماڵە راپۆرتێکمان ئامادەیە لەبارەی ئەم خێزانە با پێکۆ بینەری بینەوە گەڕێنەوە لاتان. مانگی ڕەمەزان چەند ڕۆژێکی دیاری کراوە. چاکترین کردەوەش لەم ڕۆژانەدا بەخشینە لە پێناو خودای گەورە، هەروەک چۆن لە قورئانی پیرۆز ئاماژەی پێدەکات کە بە بەخشین ماڵکەم ناکات. پێویستە لەم ڕۆژانەدا لە ڕێگەی بەخشینەوە کەسانی هەژار و کەم دەرامەت بەسەر بکەینەوە و هاوکاریان بین بۆ چەند خولەکێکی کەمیش بێت لەو دۆخە ناخۆشە دەریان بێنین. لە کاتی بەربانگدا سفرەکان ڕازاوە دەکرێت بە چەندین خواردنی جۆراوجۆر. پێویستە هەژاران بێبەش نەکەین و هاوکاریان بین تاوەکو لەم مانگە ببینە یارمەتی دەریان و خوانەکانمان لەگەڵیاندا دابەش بکەین. لە بەرنامی ساباتی ڕەمەزان ئەم جارەیان دەچینە ماڵی کاگنیاد و خات و گوڵاڵا کە خاوەنی سێ منداڵن. ئەم خێزانە هەژاری و نەداری تەنگی پێ هەڵچنیون. کاگنیاد خاوەنی لەشێکی لاوازە و لە کارکردن زوو ماندوو دەبێت و هەر جارە و کارێک دەکات کارێکی جێگیری نییە و هەندێک ڕۆژ چەندها 3000 دینار پەیدا دەکات. ئەم خێزانە لە خانووی کرێدا دانیشتون کە خەڵکی و خێرخواز و دراوسەکان کری خانووکیان بۆ دابین دەکەن. کۆمەڵێک پێداویستیان دەبێت داواکارن ئاوڕی زیاتریان لێ بدرێتەوە. بەڵێ بەڕێزان ئێستاش لەگەڵ حاجی بەدرێ دانیشتوین بەسی گوزەرانی خۆیانمان بۆکە. حاجی سڵاو لێ بێوم کاتت باش. مانگی ڕەمەزان پیرۆز بێت. مانگی ڕەمەزان پیرۆز بێ. بخير ربي لتان بيروز بي يا ربي لحم أمتي محمد بيروز بي. زۆر سپاس. يا ربي خداي بو خاطري قبري. حاجی چەند ئەندامی خێزانن چەند کەسن لێرە پێکەوە ژین؟ منو جميلة أو كرة أو كسر سوي كردوا. كرة كسم جيايا. كم جيايا. باشە. حاجی باسی ئەوت کرد سیحەتت تەواو نییە، تەندروستی تەواو نییە، چییە نەخۆشیەکانت چین؟ نەخۆشیەکەم ڕۆرە زراوم بەردیتیایە. قورحەما عیدەما قورسم هەیە. ئیستا لە ئێوارە ئەم لایم ئیش ناکە کلیم تی سەعاو لەسەر کلێمانشە. چەند تی سەعاو سۆنەرم کردووە قورسم کردووە. ئەوە نەخۆشیەکانمە. ئەی بۆچی عەمەلیاتت ناکەن؟ ئەرێ تو عمرت گەورەیە دەرناچی لە عەمەلیات. ئەرێم لەسەر مەستوور خۆم قەی ناکە بمکەن ئەر ڕۆژێکم مردنیەکە نایکەن. ئەرێ ئێمە گوناحبارە بین چۆن چی عەمەلیات دەکەین. چوومە سلێمانی لە هەولێر لێرە نایکەن. حاجی ئازارت هەیە؟ ئەرێ وەڵڵا وەختە ئەوەتانە شتێرم بەخوایم شەوخەو لە ناو چاو من نەکەوتەوە. خوا ئاگای لێیە. بەداخەوە ئەو دەرمانانی بەکاری ئەهێنی چێ بۆ تەکڕێکی هاوکاریتەکە؟ وەڵا ڕۆرە خەڵک پارە دێنێ بۆ ئەمانە مەسەعاداکەن. مساعدة. خانووکەتان کرێ یان هی خۆتانە؟ خانووەکەی ساحب مزگەوتەکەی ساحب ئەو نورەدین. هی خۆتان نییە؟ کرێمان لێ ناسەری خۆمان نییە بەس عەرە ساز ئەو بەرەوە ئەڕمەیە بە ئێمەشیان گوتی ماڵ دایکتی دەرەکەن بە کچەکە. گوتم ئێمە بچینە چۆمانە ئێمە پستێ مەعەوق بچینە چۆ دانیشتین داڵدەمان نییە خانوومان نییە. ئارە وەڵڵا. حاجی بەدریە خاتو جەمیلەش کاکچی بەڕێستانە سیحەتی تەواو نییە، تەندروستی تەواو نییە، نەخۆشیەکانی ئەو چین؟ هیچێ؟ هی جەمیلە خان کچی جەمیلە فەقەراتێتی نارێم فەقەراتی چەند دکتۆرمان پێ کردەوە بەخوا هەولێر سولەیمانی کەرکووک بردمانەتە سەنتەر بردمانەتە لای دکتۆر هەژا لە هەولێر چەند کەڕەت فەقیرەوە عەمەلیاتی ناکەن پارەی نییە. ڕاستەکەی ئەمە چوونە بۆ دکتۆر بەڵام بەهۆی پارەکەەوە نەتانتوانێ پێما بە ئەمە هی خاتو جەمیلەیە. ئەوەی جەمیلەیە. هی جەمیلەیە ئەو فەقەراتی تایدا ناڵێن نرخەکەی چەندێکە چەندێک پارەی پێویستە بۆ عەمەلیاتە؟ وەڵڵاهی دەنجیان نەکردووە نازانم بەس لەرێ دوو دەرزیش عیب نەبێت لە سەری هەیە درست سەری دوو گۆڵی. ئازاری هەیە شەوان ناتوانێت نادینی خواردنی نماوە لەبەر ئازار.
شەو ڕۆژ بەرێ دەری فەقەراشکە ئارە وەڵە ڕاستەکەی و بەدر لەوە کاکە حەمەش کاکە محەممەد ئەویش وا دیارە کەم ئەندامە ئەگەر هاتو باستی ئەو بکەی پێداویستیەکانی چییە چی محتاجە وەڵا ڕۆرە ئەوش ئەوتانە حەپازەی بۆ کردن حەپازە گرانە دوو دەڕوتان بە 17,000 خوا ئەگای لەیە 3 ڕۆژ جارێ دەستی حەپازە ئەوەنە مەسرفی گرانە ئەرە وەڵە باشە ژمارەیەک زۆر لە ڕێکخراو هەن وی هاوکاری و کەسانە بکەن کە خاوەن پێداویستی تایبەتن چیان بۆی کردووە تا ئێستا کێ ئەو ڕێکخراوانە ئەوانەی کە هەن کەس هاوکاری کاکە محەممەدی کردووە وەڵا دوو جار هاتن هەندێک شتیان هێنا پاریان هێنا و ئیتر دوای ئەوە ئەمە بەێ دوای ئەوە نەهاتنەوە ناوەڵا باشە چیتان پێویستە ئەگەر لێرەوە داوای بکەی ڕەنگە ئێستا بینەران کەسانێک هەن کە خاوەن وجدانن بتوان هاوکاری ئێوە بکەن چیتان پێویستە وەڵی ئێمە ئەگەر بیدەن پارەکەمان بدەنێ ئەمە بینە دکتۆر بەشکەم ئەگەر ئەمەلیاتیان کرد ئەمە بەس بردمە دکتۆری بەغداش وتی ئەمە لە سەرەتی ئەمە چاکبوونی نییە ئەمە هین مێشکیتی وای لێ هاتووە ئەرە وەڵا باشە ئەمەلیات ناکرێت عملیات ناکرێت نا بەس جەمیلە عیلاجەکرێت علاجەکرێ بەڵام لەبەروی کە بڕپارەکەتان بەداخەوە بەدر لەوە چی هاوکاریتانەکە ئێوە ڕەنگە کۆمەڵێک پێداویستیتان پێویست بێت ڕۆژانە ئەگەر هاتوو کەسێک بێت دراوسەیەک بێت چێنەوە کەسانی هاوکاریتانەکەن خەرکە هاوسێ خەرک دێنن ئەوەی ئێمە بناسێ خۆ قبول ناکە مستەحداکە ماریان ئەوە لەگەڵێەوە ئارە وەڵڵا ئەرە وەڵە دایم لە قاپێ دەن ئەشتیا دێنن گورد دێنن پارە دێنن زۆر خۆشیانەوێ ڕاستەکەی هەمووی ڕاستەکەی باشە ڕاستەکەی حاجیمە کۆمەڵێک پێداویستی و کۆمەڵێک هاوکاری و دیاریمان بۆتان هێناوە پێشکەشتانیەکەین و دواتریش یارمەتیانەدا خوالیان ڕازی بێ یا ڕەبی لەگەر ئێوەیە بۆ خاتری گەورەی ڕەب العالەمین یا ڕەبی خوددایەنیان ڕازی بێ خوایە ئەوەی هاوکاریانەکە ئەوەی مەسەعەدەیانەکە لە دنیا و قەیامەت بێبەری نەبن خوددایە یا ڕەبی خوایە بەشدار بن خوایە ئامین خوایە مانگی ڕەمەزانە خوایە هەرچی یارمەتیانەدا خوالیان ڕازی بێ یا ڕەبی بۆ خاتری قورعان لەگەر ئێوەیە زۆر سپاس زۆر باشێمە هاوکارەکانتان پێشکەشەکەینەوە پێکەوە بەربانگەکەین. بەڵێ بەڕێزان ئێستا شێمە کۆمەڵێک هاوکاری و دیاریمان هێناوەکە پێشکەشی بکەین بەم خێزانە بەڵام لەبەر ئەوەی کەوا تەندروستیان باش نیە ناتوانن لێرە لەگەڵمان ئامادە بن و دیاریەکانیش سەلاجەیەک لەلایەن کۆمپانیای بەرهەمەوە دابین کراوە بۆم خێزانە و لەگەڵ ئەوەشە موبەریدەیەک لەلایەن کۆمپانیای نەوەکانی کەرکووکی یەکگرتوو دابین کراوە و کۆمەڵێک سەبەتە خۆراکیش لەوانە تیمۆڵ سەبەتە خۆراکێکی بۆم خێزانە ئامادە کردووە لەگەڵ مؤسسەسەت العێراق الدولي للإغاثة والتنمية و چەرەزاتی نەهرۆژ بە هەمان شێوە دیاری ئامادە کردووە بۆم خێزانە و ئێمە بێگومان سوپاسی شیرینی عەنتابی شەکەین و چەند بابەتێکی تر و پێداویستێکی تریش لەلایەن ژمارەیەک خێرخوازەوە بۆیان دابین کراوە.
بەڵێ بەڕێزان ئێستاش پێکەوە دانیشتوین بەربانگ بکەین چاوەڕێی بانگەکەین بەڵام تاکو کاتی بانگ پێکەوە گفتوگۆکەین لەگەڵم خێزانە ئێستاش چمە لای خاتوو جەمیلە خاتوو جەمیلەم کاتت باش بەش پیاکە خواپەکە پیاکە شای بەعاوەتە پڕەکە پیاکە خوا شایی بباکو حەبەتی کەری من شای خواپەکە پیاک خاتوو جەمیلە بەڵێ ڕاستەکەی خاتوو جەمیلە چۆن بڵێن هاوسەرەکەی کۆچی دوایی کردووە و ئێستاش ئەم کوڕیان ماوە کە کاکە محەممەد کە خەوەن پێداویستی تایبەتەوە ئەرکەکەشی لەسەر خاتوو جەمیلەوە وابیریشمان نەچێت خاتوو جەمیلە کە بربڕی پشتیە خۆت فەقەراتی کێشەی هەیە و پێویستی بە نەشتەرگەریە بەڵام لەبەر ئەوەی کەوا ئەو بڕەپارەیەیان نیە نەیانتوانێت تاکو ئێستا ئەو نەشتەرگەری بۆ بکەن و ئەرکە قورسەکەشی هاتۆتە سەر خاتۆ جەمیلە و هەروەها ئەم خێزانە جوانە من پێم خۆشە بچمە لای خاتۆ جەمیلە کە پێی خۆش بوو دوعایەکی خێرمان بۆ بکە خاتو جەمیلە چ دوعایەکەکەی تۆ بەر لە پیاگە خوا پیاگە شاهی منکەریم ئەو باوکە شاهی دوعامان بۆکەی خاتو جەمیلە دوعایە بکە بەر دوعای ئیشەڵا ئاشەکە دوعای خێ من حمووی دوعای عدناکە کچەکە حمووی دوعای خێ ئیشەڵا بێت شابێت دوعای خێ بێت ئیشەڵا ئینشاءڵڵا تەندروستیت هەر باش بێ ئینشاءڵڵا زۆر سپاس دوعای خێ من حمووی زۆر سپاس حاجی چەند دیارێکی تریشمان بۆ هێناون لەوانە ئەم لەلایەن علوەی نمونەی کەرکووکەوە ئەمەتان بۆ دابین کراوە ئەمەشیان لەلایەن خێرخوازێکەوەی بۆ مێدم کەوە سوودی لێوەربگرن بۆ خاطر قورآن هەرچی هاوکاری کردو یا ڕەبی خوای ڕەزێ بی لەگەڵ ئێوەیە یا ڕەبی بەخێر بێن سەر هەردوو چاوم یا ڕەبی خوایە بۆ خاطر قورآن لە ئومەتی محەممەد خدایە لێیان قەبوڵکەی خوایە یا ربی هرچی مساعدەیانە کە هەرچی چاوی لیانە بێ هەرچی هێنایەتی یا ربی خدا و پێغەمبەر خوایە خوایە لیان ڕازی بێ خوایە هەرچی هاوکاریانی کردووە هاوکاریانەکە یا ربی خوایە لیان ڕازی بێ یا ربی خوایە لەگەڵ ئێوەشا لەگەڵ هەمویان ئەوە هینە کێشاتانە خوا بێنەتە ڕێتان یا ربی ڕۆرە یا ربی بۆ خاتری گەورەی رب العالمین خوا لە هەمووی ڕازی بێ لە ئومەتی محەممەد یا ربی بۆ خاتری ئەم ڕەمەزانە بەڵێ بەڕێزان ئێمە ئێستا دانیشتوین چاوەڕێی بانگ ئەەکەین و بێگومان بیرمان نەچێت ئێمە سوپاسی چێشتخانەی ماڵی باوکمەکەین کەەوە سفرەکان ئەڕازێنەوە لە مانگی ڕەمەزانە و ئێمە گەیشتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی ساباتی ڕەمەزان سواز بۆ ئێوە کە بینێرمان بوون تاکو ئێستا و هەر کەسێکیش بێوێت کەەوە هاوکاریەکان بگەێنێت تا دەستێم خێزانانە ژمارەکان لە خوارەوەی شاشەکە نووسراوە توانن هاوکاریەکان بگەێنە دەستی ئەم خێزانانە خواتان لەگەڵ